هەڕەشەی هێرشێکی بەرفراوانی تورکیا لە باکووری عێراق لە ساڵی 2021. نووسینی ژۆن پیێر فیلیو، سەرچاوە ڕۆژنامەی لۆمۆند، وەرگێڕانی هەڵگورد سەمەد. خۆشحاڵ بە سەرکەوتنەکانی لە سووریا و لیبیا و قەوقاز، ئەردۆغان ڕەنگە هەوڵی هێرشێکی دیکە بدات بۆ سەر کوردستانی عێراق. لە ساڵانی پێشتر و تا هەنووکە هێزە سەربازیەکەی لەوێ هێرشی دیاریکرا و ئامانجداریان هەبووە. کەمێ زیاتر لە ساڵێک کە سەرۆکی تورکیا 3 سەرکەوتنی لە دوای یەکی لە ناوچەکەدا تۆمار کردووە. هێرشەکەی لە ئۆکتۆبەری 2019 بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە توانی چەکدارە کوردەکانی ئەوێ 10 کیلۆمەتر لە سنووری وڵاتەکەی دوور بخاتەوە و هێڵی پێکبەستنی ناوچەی باڵادەستی هێزە کوردیەکان لێکدا ببڕێت. پشتیوانی سەربازی تورکیا بۆ حکوومەتی تەرابلوس لە لیبیا لە مانجی کانونی دووەمی 2020ەوە کە توانیان بەرەنگاری هێزەکانی خەلیفە حەفتەر ببنەوە و چەندین ناوچەیان لەژێر دەست دەربهێنن تاوەکو گەڕاننەوەی ئەو ناوچانەی کە پێش نیسانی 2019 لەدەستیان بوو. پشتیوانی سەربازی تورکیا بەناردنی درۆن و بەکرێگیراوانی تورکیا لە سووریا بۆ ئازربایجان، هەروەها سەرکەوتنی لە بەرامبەر هێزەکانی ئەرمینیا لە ناوچەی قەرەباخ. خۆشحاڵ بەو سەرکەوتنانەی ڕەنگە ئەردۆغان هەوڵی سەرکێشی دیکە بدات. ئەمجاریان لە کوردستانی عێراقدا تورکیا مێژوویەکی درێژی دەسوەردانی لە عێراق هەیە. یەکەمین هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری عێراق کە زۆرینەیان کوردن دەگەڕێتەوە بۆ ساڵی 1984، ساڵی ڕاگەیاندنی پارتی کرێکارانی کوردستان، هێزێکی جوداخوازە لە تورکیا. ئەو کاتە سەدام حوسێن خەریکی شەڕ بوو لەگەڵ ئێرانی ئایەتوڵای خومەینی. ڕێی بە تورکیادا بە قوڵایی 5 کیلۆمەتر بۆ ئۆپراسیۆنەکانی بێتە ناو خاکی عێراقەوە. ئەو مۆڵەتدانەی حکوومەتی ئەو کاتی عێراق مافی بە تورکیادا کە هێرش بکەنە سەر پێشمەرگەش، کە ئەو کات لە چەند ناوچەیەکی دەرەوەی ناوچەی دیاریکرا و واتا 5 کیلۆمەترەکەدا بارەگایان هەبوو. دوای ڕاگەیاندنی پەکەکە بەزوویی بنکە و بارەگای لە دڵی قەندیل لە سنووری باکووری ڕۆژهەڵاتی عێراق و هاو سنووری ئێراندا دانا. ئەمەش بووە هۆی زنجیرەیەک دەستێوەردانی سەربازی تورکیا لە عێراقدا. تەنیا ئەو کاتانە نەبێ کە ڕێککەوتنی ئاگربەست لە نێوان ئەنقەرە و پەکەکە کرا، ئەویش لە نێوان ساڵانی 1999 تا 2004. دواتریش لە کاتی پرۆسەی ئاشتی کە گەریلا کوردەکان و ئەردۆغان لە نێوان ساڵانی 2013 بۆ 2015 ڕێککەوتن. لە ساڵی 2020دا هێرشەکانی تورکیا بۆ سەر عێراق زۆرتر و چڕتر بوون لە چاو ساڵانی ڕابردوو. ئۆپراسیۆنی چڕنووکی پڵنگ لە حوزەیرانی ڕابردووە دەستی پێکردووە. ئامانجی ئەوەیە وەکو ئۆپراسیۆنەکەی بۆ سەر سووریا هەموو هێزەکانی پەکەکە لە سنووری تورکیا دوور بخاتەوە. ئۆپراسیۆنەکان لە ڕێگەی هێرشی ئاسمانی چڕنووکی هەڵۆوە چڕتر کرانەوە، کە تێیدا درۆن بۆ هێرشەکان بە فراوانی بەکار هات بە هەمان شێوەی هێرشە درۆنیەکانی تورکیا لە لیبیا و قەرەباخ کە بە وردی ئامانجەکانیان دەپێکن. ویستی بەغدا بۆ سەروەری نیشتیمانی نەیانتوانی ڕێ لە هێرشە زنجیرەیەکانی تورکیا بگرن. تەنانەت لە هێرشێکی ئاسمانی تورکیا بۆ سەرکۆبوونەوەیەکی هێزێکی سەربازی عێراقی و چەند کادیرێکی پەکەکە لە ئابی 2020 تێیدا 3 سەربازی عێراقی کوژران کە دوانیان ئەفسەر بوون. ناڕەزایی و ئیدانەی عێراق بۆ ئەو هێرشە هیچ ئەنجامێکی نەبوو. ئەمەش وا دەکات کە تورکیا بەردەوام بێ و هێرشی فراوانتریش بکات. لەلایەکی دیکەوە دۆخی ناوخۆی کوردەکان زۆر تێکچووە کە ئەمەش زیاتر هانی تورکیا دەدات بۆ هێرشەکانی. پەرتەوازەیی کوردەکان لە بەرژەوەندی ئەنقەرەیە. پارتی دیموکراتی کوردستان کە حکومڕانی سەرەکی ناوچەی ئۆتۆنۆمی باکووری عێراقە بە تەواوی نەیاری پەکەکەیە کە پەیوەندی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان برا دوشمنەکەی پارتی هەیە. پارتی دیموکراتی کوردستان کە بە تەواوی لە دەست بنەماڵەی بارزانیدایە لە ئەنقەرە نزیکە، بەڵام پەکەکە لە تاران نزیکە. لە کاتێکدا ململانەی لە مێژینەیان هەیە، پارتی ڕێیداوە بە جێگیرکردنی دەیان بنکەی سەربازی تورکیا لەسەر خاکی عێراقدا. هەروەها بەم دوایە لەگەڵ تورکیا ڕێک کەوتووە
بۆ دەرکردنی ئەو پێشمەرگانەی سەر بە پەکەکەن لە ناوچەی شنگال. لە کاتێکدا ئەو هێزانە لە ساڵی 2014دا ئازایانە ڕوبەڕووی هێرشەکانی داعش بوونەوە بۆ پاراستنی ئێزیدیەکانی ئەو ناوچەیە. پێشووتر هیچ کات گرژەکانی نێوان پارتی و پەکەکە هێندەتون نەبوون. پارتی دەیەوێ پەکەکە دەسەڵاتی لەو ناوچانەدا نەمێنێ، لە بەرامبەردا پەکەکە پارتی بەوە تۆمەتبار دەکات کە کەوتۆتە ناوگەمەی ئەنقەرە و لەو یاریەدا بەکار دەهێنرێت. سەرڕای ئەوانە شەپۆلی ناڕەزایی و خۆپیشاندانەکانی ئەم دواییەی خەڵکی کوردستانی عێراق متمانەی خەڵکی بەدەسەڵاتدارە لۆکاڵیەکان زیاتر لاواز کردووە و بێهێزتری کردوون. بەم دوایەش سەرۆکوەزیرانی عێراق لە ئەنقەرە لەلایەن ئۆردوغانەوە پێشوازی لێکرا. ئەو ئیدانەی هەرهێرشێکی کرد کە لە خاچی عێراقەوە دەکرێتە سەر تورکیا. هەروەها ئەردوغانیش ڕایگەیاند شەڕەکەیان بەردەوام دەبێ تا هەموو باندە تیرۆریستیەکان ڕیشە چێژ دەکەن. تورکیا لەوانەیە سوود لەو پەرتەوازەیەی کوردەکان و هەماهەنگی بەغدا وەربگرێت بۆ ئەوەی ئەمجارە سەرکردایەتی پەکەکە و بەرپرسی پلەیەکی سەربازیان لە قەندیل بکاتە ئامانج. هێرشی ئەمجارەی تورکیا وەکو ئەوانی پێشووتر نابێت و بێمەترسی نابێت بۆ سەرهێزەکانی پێشمەرگە لەو ناوچانەدا کە زۆر سەختن. بەڵام ئەمجارە ئەگەری ئەوە هەیە کە هێزەکانی تورکیا لە بەرەکانی پێشەوەی هێرشەکانیاندا بەکرێگیراوانی سووری بەکار بهێنن کە پێشتر لە بەرەکانی شەڕی لیبیا و ئازربایجان بەکاریان هێناون. دەیان بەکرێگیرا و لەو شەڕانەدا کوژران. سەرڕای ئەوەی هێزە شەڕکەرەکەی تورکیا کە بێبەزەیانە خۆی نمایش دەکات. ئەمجارە هێزی سەربازی تورکیا خاوەنی درۆنی زۆر پێشکەوتووە کە لە شەڕەکانی لیبیا و قەوقازدا بەسەرکەوتووی تاقی کراونەتەوە. ناکرێ ئەم خۆپێچانەوەی ئەردوغان بۆ شەڕ نادیدە بگیرێت. پشت ئەستورە بەسەرکەوتنەکانی ئەم دواییە لە دەرەوەی سنوورەکانی وڵاتەکەی. ڕەنگە 2021 بەرەیەکی نوێی شەڕ بەخۆیەوە ببینێت سەرڕای ئەو هەموو ململانێ و شەڕەی کە هێزیان لەبەر ڕۆژهەڵاتی ناوین بڕیوە.